سڵاوتان لێبێت. لە ڕۆژهەڵات بۆ ڕۆژاوا، لە باشوور بۆ باکوور، کوردستان لەسەر ئاگرە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا ئەمڕۆ گوتەیەکی پێشووی دووبارە کردەوە کە بۆنی خوێنی لێدێت. ئەو گوتی کاتێک دەمگوت دەتوانین شەوێک لە ناکاو بین لە خۆوە نەبوو. ئۆپەراسیۆنەکەمان بۆ باکووری عێراق و سووریا تەنها بە هێرشی ئاسمانی ناوەستێت، هێرشی زەمینیش دەکەین. تورکیا دوو ڕۆژە ئۆپەراسیۆنێکی نوێی بە ناوی چنگی شمشێر بۆ سەر باشوور و ڕۆژاوا دەست پێ کردووە. لە نیوە شەودا هێرشی کردا سەر ئەو دوو بەشەی کوردستان. ئەردۆغان گوتی لە کۆبانێ 12 ئامانجمان پێکاوە. هێرشەکان باکووری کوردستانیشی گرتەوە، تورکیاش یەپەگەی تۆمەتبار کرد. ئەو بەشەی کوردستانیش وەک هەمیشە بەهۆی لێکەوتەکانی شەڕەوە نارامە. سوپای پاسدارانی ئێرانیش لە هەمان نیوەشەوەکەی ئەردۆغاندا هێرشی کردا سەر باشووری کوردستان. دژە تیرۆری کوردستان دەڵێت ئێران بە 7 موشک و درۆنی بۆمب ڕێژکرا و هێرشەکەی ئەنجام داوە. بە 2 درۆن کەمپی جێژنەکانی لە نزیک بە حرکە کردا ئامانج. بە 3 موشک بارەگای حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانی لە کۆیا کردا ئامانج. بە 2 درۆنی دیکە بارەگای کۆمەڵی شۆڕژگێڕانی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانی لە زرگوێز کردا ئامانج. ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستانیش زەبر و زەنگی زیاتر کردووە. ئەمڕۆ ڕۆژێکی خوێناوی بوو بۆ ڕۆژهەڵات. گرژیەکان چوونەتە قۆناغی پێکادانەوە. لە جوانڕۆ شەڕی کۆڵان بە کۆڵان دەکرێت، تەرمی هاونیشتیمانی لەسەر شەقامەکانە. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ باز لە کوژرانی دەیان خۆپشاندەر دەکەن بە گولەی ڕاستەوخۆی هێزانەکان. لە نێویاندا مێرد مناڵ و ژن هەن. ئێستا چواربەشەکەی کوردستان لەژێر هێرشی تورکیا و ئێراندایە. ئەم دوو وڵاتە تاوەکو ئێستاش سڵیان لە هێرش و بەزاندنی سنوورەکەی نەکردوێتەوە. جیهانیش دەستەوسانە بەرامبەرەو هێرشانە. کاردانەوەکان وەک هێرشەکانی پێشوو تەنها ئیدانەکردن و ناڕەزایەتی دەربڕینە. تەنانەت وڵاتە زلهێزەکان جیاوازی لە ئیدانەکردنی هێرشەکانی ئێران و تورکیا دەکەن. کەمتر خۆیان لە قەرەی ئیدانەی هێرشەکانی تورکیا دەدەن. بەم شێوەیە کوردستان لەژێر هێرشی تورکیا و ئێراندایە. خواتان لەگەڵ.